سپێدە باش کوردستانیان هێژا و خۆشتوی لە هەر جایەکی بینەر و بیسەرێنمەە ڕێز و سڵابێتمە قبول بکەن ئەڤڕۆ بابەتنمە بابەتەن گرنگن ئەڤڕۆ تەوارێنمە تەوارێن گرنگن لەسەر سەرژمێری ئەمدی ئاغوین بابەتێتمە بابەتن چڕۆپڕن دیگەلمەدا ببینن سپێدە باش لە هەر جێگەیەکن سڵاوی ئەمەتان لێبێت تەوەری ئەمڕۆمان باسی سەرژمێریە لە کۆی گشتی عێراقدا لە ناوچە کوردستانی کێشە لە سەرەکان هەروەها لە هەرێمی کوردستانیشە دەرباری سەرژمێری میوانی تایبەتمانە بێ لەگەڵمانە بمێنەوە سەرژمێری پرۆسەیەکی گرینگە کە لەسەر تاک بە تاکی کۆمەلگا و ناوچەکان خەڵک دەکرێتن ئەو ئەم سەرژمێریە بە تایبەتی لە عێراقدا کە دوای 27 ساڵ ئەنجام دەدرێتن گرنگێکی زۆری پێدەدرێت ئەمڕۆ لە بەیانی 24 باسی دەکەین لەگەڵمان ببێنەوە بەڕێوبەراتی ئاماری هەولێر هاوڵاتیانی هەرێمی کوردستان دڵنیا دەکاتەوە زانیاریەکان پارێزراو دەبن و جگە لەگەل گەشەپێدان بۆ هیچ مەبەستێکی دیکە بەکار نایدرێت بۆیە هاوڵاتیان ئامادەن بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان و دەڵێن هیچ نیگەرانیەکمان نییە یەکێک لە تیمەکانی سەرژمێریە لە بەیانیەکی زووەوە ماڵ بە ماڵ دەگەڕێت و زانیاریەکان کۆ دەکاتەوە دڵشاد سرۆ خێزانێکە و تازە گەڕاوەتەوە ماڵەوە زانیاریەکان بە دروستی بە تیمەکە دەدات و هیچ نیگەرانیەکی پێوە دیار نییە ئەمڕۆ مەسەن هاتن سەرژمێریاریان سوانیان یەکردین جوابمان داوە مەسەن لە 20 و 21 مانگ هەمان سوئالیشمان یەکەنەوە سوئالی زیادەشیان هەبیتن جوابیان دەدەینەوە هیچ قەلقێکمان نییە لەو سەرژمێری یاریەی تیمەکانی سەرژمێری لە ماوەی 4 ڕۆژی بەر لە سەرژمێری گشتی زانیاریەکان کۆ دەکەنەوە لەلایەن هەندێک لە هاوڵاتیانەوە نیگەرانی هەبوولەوەی زانیاریەکانیان بۆ مەبەستێکی دیکە بەکاربهێنرێن و بڵاو بکرێنەوە بەڵام سەرپرشتیاری هونەری سەرژمێری لە پارێزگای هەولێر هەموو ئەو نیگەرانیانە دەڕەوێنێتەوە بۆ ئامانجەیە کەوا ئەو پرۆسەیە تەنها بۆ مەبەستی پەرەپێدان و گەشەپێدامی دووربی لە بەکارهێنانی زانیاری و زانیاریەکانی بۆ مەرامی سیاسی بۆ هیچ شتێشکە بەکار نایە سەبارەت بە پاراستنی داتاکان تامان ئەو شێوازی ئەنجامدانی پرۆسەکە بە ئەلکترۆنیە داتاکان ئەکسەر دەکوازرێنەوە سەر سێرڤەر ئەو داتایانە کە هەر زانیارێک وەردەگیرێ هیچی بە نووسین نییە بە تێکست نییە تەنها ناوەکان نەبی دوای ناوەکانیشان پارێزراو دەبێ هەموویان بە کۆدە هەمووی بە کۆد وەردەگیرێ و دەگوازرێتەوە سەر داتایەکان داتایەکانیش سکیوریتێکی زۆر بەهێزی لەسرە بە هیچ شێوەیەک ناتوانرێ خەرق بکرێ دەستەی ئاماری هەرێمی کوردستان تاک بە تاچ هاوڵاتیان دڵنیا دەکاتەوە لەوەی زانیاریەکانیان پارێزراون بۆ هیچ مەبەستێکی سیاسی یاخود کۆمەڵایەتی بەکار ناهێنرێن بۆیە داوا لە تۆی هاوڵاتی دەکەن کاتێک تیمەکانی سەرژمێری سەردانی ماڵەکەت دەکەن تەواوی زانیاریەکانیان بە دروستی پێ بدەن نەورەس عەبدوڵڵا کوردستان 24 هەولێر بەڵێ شاکار وەکو ئاماژەمان پێدا لە سەرەتادا سەرژمێری پرۆسەیەکی گرنگە کە بۆ کۆکردنەوەی زانیاری لەسەر تاک بە تاکی لە شارۆچکەکان لە شارەکان لە کۆی گوندەکان هەمووی بەڕێوە دەچێتن تاوانەوەی کە بۆ ئێمە و حکوومەتی هەرێمی کوردستان کە زۆر گرنگە ئەنجامدانی سەرژمێریەکی ڕوونە لە با بڵێن ناوچە کوردستانی کێشە لە سەرەکان ڕێک وایە و حکوومەتی هەرێمیش دواتریش کلدانەکان و تروکمانەکانیش هەمویان یەک ملاحەزەیان هەبوو یەک تێبینیان هەبوو لەسەر ئەنجامدانی سەرژمێری ئەویش سەرژمێری ساڵی 1950 بکرێتە بنەمایی ئەنجامدانی ئەم سەرژمێری کە بڕیارە سبینە دەست پێ و هەروەها شاکار کە ڕێژەی ئەو پارەی کە بۆی تەرخان کراوە نیزیکەی 500 ملیار دینار دەبێتن کە ئەبوو پێش 27 ساڵ پێش ئێستا ئەم پارەیە بۆ تەرخان بکرێتن و لە هەمان کاتدا ئەم سەرژمێریە بۆ کورد زۆر گرنگە بەڵێ دێرین بۆ گرنگی و باسکردنێک لەسەر گرنگی سەرژمێری لە کەرکووک و ناوچە کوردستانی کێشە لە سەرەکان بەڕێز عەبدوڕەحمان مستەفا
پارێزگاری پێشووی کەرکووکمان لەگەڵە. کاک عەبدوڕەحمان ئەم کاتە و باش لە یەکەم پرسیارەوە دەست پێ دەکەم باسێکی پرۆسەی سەرژمێریم بۆ بکە لە کەرکووک و گرنجەکەی. ئەم کاتی ئێوە باش سپاس بۆ ئێوە بۆ کارمەندان و هەموو بینەرانی کەناڵە بەڕێزەکەتان. دیارە سەرژمێری وەک ئۆزانین پرۆسێکی گشتیە پرۆسێکی جیهانیە لە هەموو وڵاتێکا چەند ساڵێک جارێک ئەم پرۆسی ئەنجامەدرێ مەبەستش لێ ئەوەیە کە بۆی کەوا بتوانن خزمەت گوزاری بۆ هەموو هاوڵاتیانی ئەو وڵاتە جێبەجێ بکەن. دیارە بەپێی ئەو سەرژمێری کە ئەکرێ پلان دانرێ بۆ چەند ساڵی داهاتوو هەر 10 ساڵ جارێک زیاتر یا کەمتر بپێی ئەو ماوەی کە لە هەر وڵاتێکە دانراوە بۆ جێبەجێکردنی پرۆسی سەرژمێری. بەپێی ئەو پرۆژەیە ئەتوانن پلاندا بنێن بۆ چەند ساڵی داهاتوو چی پێداویستەکانی خزمەت گوزاری لە هەموو بارەکانی ژیاندا خزمەت گوزارەکان لە بواری خوێندن تەندروستی لە بواری کشت و کاڵ لە بواری پیشەسازی لە بواری هەموو شتەکان توانین تەقدیری ئەو پێداویستانە بکەن وەسەر ئەساسە جێبەجێ بکەن بۆ هاوڵاتیان و خزمەت گوزارن بۆ پێشکەش بکەن. دیا لە عێراق چەند سەرژمێرێک ئەنجام درراوە هەر لە ساڵی 1924ەوە بۆ 34 بۆ 34 بۆ 47 بۆ 57 بۆ 77 بۆ 87 بۆ 97 کە هەرێمی کوردستان تیا بێبەش بوو و لە 97ەوە لە عێراق سەرژمێری نەکراوە جگە لەوەی کە لە هەرێمی کوردستان 87 ئەنجام نەدراوە. ئەمە بۆ یەکەم جارە دوای ماوەیەک جا زۆر سەرژمێری ئەنجامەدرێن. دا لە کاتی خۆشیان لە ساڵی 2009 و 2010 کە ئەبووە لە ساڵی 2010 سەرژمێری لە عێراق ئەنجام درای ئەو کاتە ئێمە لە وەزیفە بوون لوزنێکی باڵای سەرژمێری لە هەموو پارێزگایەک دامەزرا و پارێزگای خۆی سەرۆکی ئەو لوزنە باڵایە بوو. ئەو کاتێ ئێمە هەموو شتێکمان ئامادە کردبوو لە حەسر و تەرقیم و لە هەموو پێداویستەکانی بەڵام بەداخۆ تەبیعی ئەو کاتەش ڕێگەر هەبووی کەوا جێبەجێ نەکرێ ئەو کاتەش ئەو پرۆسی ئەنجام نەدرا. و هەتا ئێستاکەش لەبەرەوەی کە سەرژمێری ئەنجام نەدراوە نازانن سەرژمێری هاوڵاتیان لە هەر پارێزگایەک چەندێکە. دانا عێراق ئەوەی کە پەیڕەوەکرێ بۆ دابینکردنی خزمەت گوزاری بۆ دیاریکردنی بودجە بۆ دیاریکردنی پێداویستەکانی هاوڵاتیان لە هەر پارێزگایەک ئەوەیە کە بە پێ سەرژمێرەکەەوە پێ دانیشتوانی ئەو شارەیە. بەداخەوە هەتا ئێستا کە ئێمە لە کەرکووک بە تایبەتی هەتا ئێستا کە لەبەرەوەی سەرژمێرێک نییە ژماری دانیشتوەکانمان دیار نییە چەندێکە هەر چەندێ ماوەیەکی زۆرەکە نەکراوە و حتمما ینی ژماری هاوڵاتیان زۆر بەرزەوە بووە بەڵام هەتا ئێستاکەش بۆ خەڵکی کەرکووک هەر لەسەر ئەساسی ئەو پتاقی تەمینی کە دیاری کرابوو دانیشتوانی داشتوانی کەرکووک ژمارەکان دیاری کراوە هەر لەسەر ئەو ساشە خزمەت گوزارەکانن پێشکەرەکە چی لە دیاریکردنی بودجە چی لە دیاریکردنی خزمەت گوزارەکان لە کارەبا و لە هەموو شتەکانی ترە. بۆیە سەرژمێری گرنگێکی زۆر تایبەتی هەیە و ئەبێ هەموو لایەنەکان هەوڵ بدەین بۆی کە ئەم سەرژمێر سەرخین. بۆ ئێمەش لە کەرکووک هەموو ئەزانین سەرژمێری تایبەتمەندیشی تایبەتی خۆی هەیە گرنگیی تایبەتی خۆی هەیە. ئەم سەرژمێریەک ئێستاکە لە عێراقا سەرژمێری ساڵ 1950 بۆ دە پێوەەر هەر کەسێک بۆی کە بزانی کەرکوچی ڕەسەنە بەڕێچەوە خەڵکی کەرکووکە ئەبێ ئەگەڕێن بۆ سەرژمێری 1950 بە دڵنیایی من باس لەواکەم ئەم جارە ئەم سەرژمێری ئەم جارە کە بەیانی ئەنجامەدرێ ئەبێتە جێگرەوەی سەرژمێرەکەی ساڵ 1950 هەر کەسێک لە کەرکووکە سەرژمێری بکرێ ئەو بە کەرکوچی دادرێ و چی امتیازاتی خەڵکی کەرکوی وەریەگرێ ئەگەر بێت و خوانە خواستە ئەگەر ئەم سەرژمێریە ئەو خەڵکی لە کەرکوە لە کەرکان نەبێ و لەگەڵ کەرکوچەکان سەرژمێری نەکرێ بە تاکید ئەبێتە مایەی نیگەرانی مایەی زەریش زۆر بۆ خۆی لە دواڕۆژدا. ئەزانی ساکە زۆربەی زۆری دامەزراندنە ئەگەر نیشتەجێبوونە ئەوشتانی کە پێویستە بۆ کەرکوچەکان ئەنجام بدرێ بێ خەڵکی کەرکووک بێ بەڕسەن لە ژماری لە سەرژمێری ساڵ 1950 لە کەرکووە سەرژمێر کرابێ. بۆیە ئەم جارش بە قەنەعەتی من ئەم سەرژمێرە ئەبێتە جێگرەوەی سەرژمێرەکەی 1950 ئەگەر هەر کەسێک دوا ڕۆژ لە کەرکووکە سەرژمێری نەکرابێ دیارە لە زۆر شت بێ بەشە بێ و لە کەرکوچی بوونی بێ بەشە بێ. لەبەر ئەوە زۆر گرنگە ئەمڕۆ بەتابەتی ئەمڕۆکە ماوە دەرفەت ماوە هەموو خەڵکی کەرکوچەکان
بەرەو کەرکک بگەڕێنەوە کەرکک هەموو ناوچاوشێوەکانی وەکو کەرکک ئەم یەک دوڕژا بێ لە کەرکک بن بۆی کە کەرکوچی بوونی خۆیان بسەلمێنن و لە کەرک ئامادە بن و سەرژمێرەکەی خۆیان لە کەرک ئەنجام بدەن بەڵێ هەندێک لە خەڵکی کەرکک لە دەرەوەی کەرکک دەژین ئەگەر نەتوانن بگەڕێنەوە ئەمە تا چەند کاریگەری لەسەر ڕێژەی بەشداریکردنی کورد لەو ناوچەیە دەکاتن بەتەکیید هەر چ خەڵکێک هەر کەسێک کە نەیەتەوە بەڕێژی ئەو کەسانی کە نایەنەوە یعنی تەسیرێکی نەرێنی ئەبێ لەسەر هاوڵاتیانی کەرکک لەسەر دواڕۆژی کەرککچی بەنسبەت نەتەوەی و چی بەنسبەت شخصی خۆشیان من هەموو کاتێ باسم لەوە کردووە و باس لەوە شەکەین ئەم سەرژمێرە بۆ بەرجەوەندی ئەو کەسانە خۆیانە دوور لە هەموو شتێک هەر کەسێک ئەگەر ئەم جارە خۆی سەرژمێری نەکا لە کەرکک بە دڵنیایەوە کەرکوچی بوونی خۆی لە دەستەدا کە کەرکوچی بوونی خۆی لە دەستدا جگە لە مەسەل نەتەوایەتێکە مەسەلەی بەرژەوەندی خۆشی لە دەستەدا لەبەرەوە زۆر گرنگە هەموو هاوڵاتیانی کەرکوو کە لە دەروی کەرکووکە ژین حتا بۆیان ئەکرێ لە توانایدا هەیە باوە ئەرکە بکەنە سەرشانی خۆیان ئەو ئەزێتە بچێشن بێنەوە بۆ کەرکوو هەر کەس لای کەس و کاری خۆی هاڵ دراوسێ و دۆست و برادری خۆی ئەمێک دووشەوە لە کەرکوو بێ بۆ ئەیکەوە خۆی لە کەرکوو سەرژمێر بکات و لە امتیازاتی کەرکوچی بوونی خۆی مەحروم نەکە و هەروەها کاریگەری زۆرە بێ لەسەر دواڕۆژی نەتەوەکەمان و دواڕۆژی خۆتانزان ئەو هەموو گۆڕانکاری لە کەرکوو ئەنجام درراوە و ئەبێ ئێمە هەوڵ بدەین کە ئەوستان ئاساوراکە نەیهێڵین بیسڕینەوە و کەرکوچی بوونی خۆمان هەمومان بسەلمێنین. باشە کاک عەبدوڕەحمان پێت وایە ئەنجامدانی سەرژمێری کێشەکانی ناوەند و کورد ئاسایی دەکاتەوە یان بە جۆرێک لە جۆرەکان قوڵتری دەکاتەوە؟ بە قەنەعەتی من سەرژمێری بڕوا ناکەم ینی پەیوەندی بۆ کێشانەوە هەبێک لە بینی هەرێم و بەغدایە ئەوە کێشەیە کە کێشەی سیاسی و ئەبێ بە گفتوگۆ چارەسەر بکرێ هۆڵەکان بەردەوام بۆ چارەسەرکردن ئەو کێشانە بەڵام سەرژمێری وکو ئاماژەم پێدا پرۆسەیەکە لە هەموو جیهانە ئەنجامەدە ئەو پرۆسەیەکە لەسەر ئەساسی ئەو پرۆسەیە تۆ ئەزانی پێداویستەکانی چەند ساڵی داهاتوو چی و چینە لە هەموو وارەکانی ژیاندا لەبەرەوە گرنجەکەی لەوەیە کە تۆ خزمەتگوزارەکان چی پێداویستی هاوڵاتیان هەیە جگە لەوەی لە عێراقا بە تایبەتی لە کەرکوک و ناوچە هاوشێوەکانی پرۆسەیەکە بۆ لەسەر ئەوەی کە ئەو باسی کە کردمان گرنگی ئەو پرۆسێ بۆ ئەو خزمەتگوزارێک کە پێشکەشێکرد و پێداویستەکانی ژیان بۆ هاوڵاتیانی ئەو وڵاتە و هەموو پارێزگاکان بۆ چەند ساڵی داهاتوو گرنگی ئەوە هەیە کە ئەبێ ئەو ئاسەوارە خراپانەی کە لە کەرکوک ئەنجام دراوە چ مەسایلی گۆڕانکاری لە دیمۆگرافیای کەرکوک ئەبێ بسڕێتەوە چارەسەر بکرێەوە ئەمەی سەرژمێرەش یەشێکە لە هەنگاوە هەرە گرنگەکان بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە بۆ سرینەوەی ئەو ئاسەوارە خراپانە بۆ ئەوەی کەوا ژمارەی ڕاستەقینەی خۆت بسەلمێ لە کەرکوک کە چەندێکی و ژمارەکە چەندێکە و چەندێ تۆ ئەبێ وەکو هەموو هەڵبژاردنەکان و ڕابردوۆی سەلماندوێتی کە کورد گەورەتی نەتەوەی لە کەرکوک ئەبێ ئەو بپارێزرێ بسەلمێنرێ و بە هیچ شێوەیەک ئەو خەڵکان نابێ ئەو ئەرکە لە جێبەجێ نەکەن و ئەبێ ئەو ئەرکە جێبەجێ بکەن و هەروەها مافێکە بۆ خۆیان ئەبێ بەدەستی بهێنن. مامۆستا عەبدوڕەحمان لە سەرەتای دەستپێکردنی سەرژمێری هەندێک لە تیمەکانی وەزارەتی عێراق کە لەوێ بوون جیاکاریەکیان کردووە لە ناوچە کورد نشینەکان ئەم هەواڵە تا چەند ڕاستە ئەگەر ئەم هەواڵە ڕاستە تا چەند کاریگەری لەسەر ڕێژەی دەنگی کوردەکان دەکاتن و هەروەها لە لایەکی ترەوە ئەمە دەستێکی لە پشتە بۆ ئەوەی ڕێژەی کورد لەو ناوچانەکەم بکرێتەوە؟ وڵای منۆکو ئێوە هەر لە ڕاگەندەکان جملەوە بێتە نازانم چەندێکە تا چێنە ڕاستیان ڕاست نییە بەڵام کێشە لەوێنەیە کێشەی ساکە ئەوانەی کە کراوە تای ساکە بەس زانێرەکانی وەرگتووە گرنگ ئەوەی کە بەیانی چۆنی ئەنجامەدرێ بەیانی معلومات وەرژیرە بەیانی ناونووسێتەوەتەکە ئاکرێ لەبەر ئەوە خۆی بەپێی ئەو ڕێنمایەکان ئەبێ لە هەر ماڵێک سێ ژمێریا بچێ بۆ لایەن یەکێکیان کورد و یەکێک عەرەبێکێ تورکمانە ئەو ناوچانێک کە برامەسیحەکانتیا ئەبێ یەکێ لە برامەسیحەکانش ئامادە بنە 4 کەس ئەگەر بێت و ئەو ئەنجام نەدرێ ئەوە بەڕاستی سەرپێچیی زۆر گەورەی ڕێنمایەکانە ئەبێ بۆ هەر ماڵێک کە ئەڕۆن لە هەموو گەڕەکانە لە 3 کەس کەمتر نەبن کوردێک و عەرەبێک و تورکمانێک ئەبێ ئامادە بنتیایە چونکی زۆربەی زۆرەی و خەڵکە لەوانێ زمانی یەکتری نەزانن
بۆ ئەوەی کەس بێبەش نەبێ و معلوماتەکان و زانیاریەکان بە تەواتی بدرێ ئەبێ بۆ هەر ماڵێک ئەبێ بچن لەو سێ کەسە پێکات لە هەر سێ پێکاتەکان و ئەبێن بە دوچوونی بە دوای بڕەوە بە تایبەتی ئەو لیژنانی کە دیاری کراوە ئامادە بن و ئەو خەڵکانەش بێ خۆیان ئاگدار بن ئەگەر هەر بۆ ماڵێک ئەگەر لە سێ کەس کەمتر ڕۆیشتن بازوو ئاگداری ئەو خەڵکە ئەو بەرپرسانە بکەن کە بەرپرسی و سەرپەرشتیاری ئەم پرۆژەیە ئەکەن ئەم پرۆسەیە ئەکەن بۆ ئەوەیەکەوە هیچ لایەک زەرمەند نەبێ و هەموو لایەنەکان مافی خۆیان بە باشی وەرگرن و غەدریان لێ نەکرێ. کاک عەبدوڕەحمان ئەوەی کە لایەنە سیاسیەکان مەرج بوو بۆ ئەنجامدانی سەرژمێری دایان نابوو ئەو بوو کە سەرژمێری ساڵی 1950 بکرێتە بنەما بەڵام وەکو زانین ساڵی 1950 بابەتی قەومیتیا بوو یعنی پێوتی کە تۆ کوردی عەرەبیت یاخود هەر شتێکی تری ئێستا ئەم سەرژمێریەی ئەم ساڵ ئەنجامەدرێ ئەمەیتیانە ئایا ئەمە لە زەرەری کورد نییە؟ خۆی ئەگەرتیانی ئەوە گرنگ نییە و کێشە نییە چونکی بە نەتیجە کە تۆ لە کەرکووک ژماردا لە خۆ ناونووسکرد بە تاکیدەوە خۆ تۆ نەتەوەکە دیارە وەزانین چۆن و چۆنێەوە ئەوەی کە من بزانم دیارە لە وزارتی ناخۆ هەموو کەسەکان زانیار لەسەرێکە چ نەتەوەیەکەن ئەو کێشە نییە بەڵام ئەوە شتێکی باشە بە قەنەعاتی من بەراوردی ئەم سەرژمێریە لەگەڵ سەرژمێرەکەی ساڵی 1950 بکرێ بۆ ئەوەیەکەوە ئەوانی لە ساڵی 1950 سەرژمێری کراون لە کەرکووک بوونە ئەبێ بە پێ ئەوانەی ئێستا سەرژمێریەکردن ئەبێ بگونجێ لەگەڵ سەرژمێرەکەی ساڵی 1950 واتە ئەگەر بێت و ئەو خێزانێ ئەو کەسە ئەگە خۆی ئەگە باوشی باپیری لە ساڵی 1950 لە کەرکووک نەبوو بێ ئەوە ئەبێ بە کەرکوچی ئەتبار نەکرێ ئەوە هەنگاوێکی خراپنی هەنگاوێکی باشە بە تایبەتی خۆ تازان ئەو هەموو گۆڕانکاری کە لە کەرکووک کراوە لە دوای سال 1950 دواتە بە تایبەتی لە سال 1960 ئەو گۆڕانکارن ئەنجام درراوە لەبەر ئەوە گەڕانەوە بۆ سەرژمێری ساڵ 1950 بە قەنەعات مشتێکی زۆر باش زۆر ئەرێنیە و سوودمەند دەبێت بۆ ئێمە و سوودمەند دەبێت بۆ هەموو خەڵکی کەرکووک. مامۆستا عەبدوڕەحمان تا چەند ئەم سەرژمێریە کاریگەری لەسەر بودجەی هەرێمی کوردستان دەبێت وەکو دیارە لەم سەرژمێریەدا ڕێژەی بێکاری ڕێژەی ئابووری بە شێوەیەکی زۆر باش دەردەکەوێت ئەمە چەند یارمەتی دەردەبێت بۆ ئێمەی کورد. دیار حتا ساکە ئەو ڕێژانەی بۆ هەرێمی کوردستان داناوە لە بودجەی عێراق شتێکی تەقدیریە شتێک لەسەر ئەساسی واقعی نیە ئەساسی حەقیقەت نییە لەبەر ئەوە ئەمڕۆ ئەگەر سەرژمێرەکە ئەنجام بدرێ بە ڕێکوپێژی ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستان دیارەکرێ و هەمووشتان نەزانین کە ڕێژەی یا دابشکردنی بودجەی عێراق لەسەر ئەساسی ڕێژەی دانیشتوانە ئەگەر هات و ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستان بە قابایەکی زۆر گەورەتر بوو ئەو کاتە بەشەکەشی لە بودجەی عێراق بەگشتی زیادەکە ئەگەر بێت و لەوە کەمتر بوو کەمترەکە لەبەر ئەوە گرنگە هەموو هاوڵاتیان بەشداری ئەم سەرژمێری بکەن بۆی ڕێژەی ڕاستەقینەی دانیشتوانی هەرێمی کوردستان و هەموو لایەنەکان دیاری بکرێ و لەسەر ئەو ئەساسە بودجە و خزمەت گوزارەکان بۆ خەڵکی کوردستان دابین بکرێ. ئێمە هیوادارین ئەو خەڵکانە هەمویان کە خۆیان سەرژمێریەکەن و دڵنیام ڕێژەکەیان لەو ڕێژەی زیاتر ئەبێ کە ئێستاکە دیاری کرا بۆ هەرێمی کوردستان و ئەگەر ئەوەش ڕوویدا و ئەنجام درا ئەو کاتە ئەبێ بەشی هەرێمی کوردستان لە بودجەی گشتی عێراق زیاد بکرێ و بەپێی ئەو ڕێژەیە بکرێت کە حەقیقی و لە هەرێمی کوردستان عەبدوڕەحمان داوای لێبوردن دەکەم باسی ڕێژەت کرد هیچ ڕێژەیەکی پێشبینی کراو هەیە کە چەند ڕێژە دانراوە ڕێژەی بەشداریکردن چەند دەبێتن بە نزیکەی والله ئەوە ڕێژی ناوێت ئەوە هەموو هاوڵاتێکە بێ ناوی بنووسێ ئەمە کۆڵبژاردن نییە خەڵک بە ئارزوو خۆی بەشداری بکەیان نەکە بەتاکید ئەمە ئەبێ هەموو خەڵکە بێ هەڵبژاد ئەمە ناوخۆی بنووسێ ئەگە ناوخۆی نووسێ معنای عێراقی نییە و کوردستان نییە و ئەوانەی کەرکوش کەرکوچی نین ئەمە جیاواز لەگەڵ هەڵبژاردن مافێکە تۆ ئەیکەیان ناکەی ئەوە تۆ ئازادی بەڵام سەرژمێری ئەوە ئەرچێکی قورس ئەبێ هەموو هاوڵاتێک ئەنجامی بدا ئەنجامی نەدا یەکەم زەرمەند خۆیەتی ئەگەر ئەنجامی نەدا خۆی بێ بەشە بێ خۆی زەلەر کار دوا ڕۆژ لەبەر ئەوە ئەبێ هەموو هاوڵاتێک ئەو ڕۆژە لە ماڵی خۆیان دابنشێت چاوەڕێی ئەو کەسانە بکەن ئەوانێک کە عەدادەکان وا بڵێن ناوێن بێن کە بێنە ماڵەوە زانیاریەکان بداتێ و بیسەلمێنەکە خۆی عێراقیە کوردستانیە کەرکوچیە خەڵکی هەر شارێکترە ئەمە زۆر گرنگە
بەشداریکردنەکە تایدا. باشە کاک عەبدوڕەحمان بە هەر یەکێک لە هۆکارەکان بێ ئەگەر کەسێک کەرکوچی بێ و با بڵین سبەینێ و دوو سبەی ناوی تۆمار نەکرێ باسێکی ئەوم بۆ بکە لە چی بێبەش ئەبێت بۆ نمونە مامەڵەیەکی بێت لە دایرەیەکە ئایا تووشی کێشە ئەبێت دوو ڕۆژی تر سیارەیەک سەنەویەکەکا بە ناوی خۆی و یاخود مڵکێکەکا بە ناوی خۆیەوە ئەمانە بە چ جۆرێک تەعاملی لەگەڵەکرێ ئەگەر بێت و سبەینێ ناوی تۆمار نەکرێ. ئێمە ئەوەی کە خەڵکی کەرکووکەوە هەموو لایەنێک دەزانن کەرکووک زۆڵمێکی یەکجا زۆر لێکراوە هەموو خەڵکی کەرکووک بە تایبەتی نەتەوەی کورد و تورکمان چەوسێنراوەوە لە زەردەمی ڕژەین باسە و ئەوانی کە کەرکوچی نەبوو بێتن بۆنەتە بەڵگەیشی زۆر ئاسان بۆ هەموو لە کەرکووک دەربکرێن هەمووتان ئەزانە و کەسانی کە دەرکران کەرکووک تەرحیل کران ناردێن بۆ شارەکانی تر چی ئەگەر بۆ شارەکانی هەرێم کوردستانی شارەکانی ناڕاست و خاروی عراق نێردران یەکێک لەو شتانی کە بۆیان ئەدۆزەوەی کە دەریان کە لە کەرکووک ئەوەیە کە تۆ لە ساڵی 1950 لە کەرکووک نەبوویتە ئێمە هیچ بە دووری نابێ بە دووری بزانین ئەگەر بێت ئەو کەسانی ئەمڕۆ خۆیان نەنووسن لە کەرکووک بە تایبەتی و لە ناوچە هاوشێوەکانشی دووبارە حاڵەتی شوار ڕوو نەداتەوە هیچ گرنتێک نیە بۆی کە ڕوو نەداتەوە لەبەر ئەوە احتمال ئەگەر ئەو کەسانە خۆیان سەرژمێری نەکەن لە کەرکووک دوارەش تووشی ئەو کێشانە بن چی ئەگەر لە دامەزراندنە لە کڕینی مڵکوماڵە لە هەموو شتێک لە هەموو امتیازەتەکان بێ بەشە بن لەبەر ئەوە زۆر گرنگە ئەم دەرفەتەرە دەست خۆمان نەدێنە دەست خۆی دەستی خۆی نەدا کەرکوچی بوونی خۆی ئەبێ بسەلمێنێ تووشی ئەو گیر و گرفتانی کە لە ڕابردووە هەبووە جارێشتە تووشی نەبێتەوە ئەبێ بیسەلمێنە کە کەرکوچیە و دوا ڕۆژ ئەگەر هەر مامەڵێکی بوو لە هەر شوێنێکا بوو کەس نەتوانێت ڕێگی لێ بکات و بۆی ئەنجام بدەن. مامۆستا عەبدوڕەحمان لە ئاستی نێودەوڵەتی ئەم سەرژمێریە تا چەند گرنگە بە تایبەتی بۆ کورد بۆ مافەکانی ئێمە وەکو ئەوەی کە باسمان کرد لەم سەرژمێریە نەتەوە دیاری نەکراوە ئاین و مەزهەبش دیاری نەکراوە لێرەیە دیاری ناکات تۆ بە شێوەیەکی ئاشکرا کە ڕێژەکان چەنە دیارە هەرچەنە ئەو لە توانی دەریکە لە سجلاتی وەزارەتی ناوخۆی عراقی بەڵام لێرەیە دیاری ناکرێ ڕێژەکە دیاری ناکرێت بەڵام بەگشتی ئەم سەرژمێرە زۆر گرنگە بۆ هەموو لایەنەکان هیچ نەبێ خۆ تۆ ژمارەی دانیشتوانی هەموو هەرێمی کوردستان دیارەکرێ پارێزگاکان دیارەکرێ بە تایبەتی ڕێژەی دانیشتوانی خەڵکی کەرکووک دیارەکرێ وەرسەر ئەوە ساشۆکو باسمان لێ کرد هەموو پێداویستەکانی ژیان لەسەر ئەساس و ڕێژەی دانیشتوانەکە دیارەکرێت لەبەرەوە زۆر گرنگە نەکرد بۆ خەڵکی کرد بۆ جیهانیش گرنگە بەو چاوسێر ئەم پرۆسێ بکرێت و حەقی هەموو حەق خۆراوەکان بۆی بگەڕێتەوە. باشە کاک عەبدوڕەحمان ئێستا ئەگەر بە دیاریکراوی باسی ناوچە کوردستانی کێشە لە سەرەکان بکەین با بڵێن ژمارەیەکی زۆری دانیشتوانیان لە دەرەوەی وڵاتەژین ئەمە بە چ جۆرێک تەعاملی لەگەڵەکرێت؟ بە پێ ئەوی کە ئەو زانێرەی ئێمە هەمانە ئەو کەسانی کە لە دەروی وڵاتن ئستاکە ئەگەر چی بە نەخۆشی ڕۆشتونە چی بە سەفەر ڕۆشتونە چی لە نیشتەجێ ئەو وڵاتانن ئەوەی بۆی کرابێ هاتبێتەوە زۆر چاکی کردەوە ینی کارێکی باشی بۆ خۆی بۆ نەتەکۆی بۆ نەتەوەکەشی کردو بۆ خێزانەکەشی کردێتی ئەوەشی کە نهاتێتەوە دەرفەتی نەبوو ئیساکە هیچ نەبێ ئەبێ ئەگەر پتاقی نەنارد بێتن هیچ نەبێ وێنەکەشی بنێرێ هەوڵ بدەن لەلایەن کەس و کاریان لە کەرکووک محاولەکە نایەن بنووسن بە پێ ئەو زانێری کەلایەن بە پێ ئەو مستەمسەکاتی لەلایەن هەیە هەوڵ دەن نایەن بنووسن بۆ ئەوی کە هیچ نەبێت دوڕۆژ بە کەرکوچی ئەتباریان بە کەرکوچی بیان ژمێرن ئەم مافیان لە دەست نەچێ. کاک عەبدوڕەحمان چ داواکاریەکە لە خانەوادە کوردەکان هەیە بۆ ئاسانکردن کاراسانی بۆ بژمێرەکان یعنی ئەوەی کە هاوکاریان بکەن چکە ماشەڵا پرسیارەکانەوەی کە دانراوە زۆرە ینی تۆ لەوانەیە پێویستکە خۆڵقێکی بکەی بێتە ماڵەوە دانیشێ لەگەڵ تا پێم وابێ نزیکەی 7 پرسیارەکە لە تۆکرێ جا کەرکووکیش ماشەڵا بە خۆڵقن میوان دۆستن لەخوا بەزیاد بێ کەرکوچی هەروە بۆ هەرواشە مێنە ئینشاءڵڵا ڕاستە و من دڵنیام بۆ هەر ماڵێک بچن ڕێز و حرمەتی تایبەتی خۆیانە بێ خەڵکی کەرکووک خەڵکیشی بەڕێزن خەڵکی بە حرمەتن ڕێز لە میوانە گرن ڕێز لە خەڵکە گرن و ئازانش ئەم پرۆسێکی زۆر گرنگە ئەو کەسانی کە دێن ئەو معلوماتیان لێ پرسن ئەگەر 7 پرسیار بێ ئەگەر زیاتر بێ کەمتر بێ زۆر بەتڵێکی فراوانە وەڵامیان ئەدەنەوە
وەزارێنەکان زۆر بەڕاستی پێیان ئەدەن ئەو زاریانە زۆر مهمە بۆ دواڕژی خۆیان وەکو ئاماژان پێدا لەسەر ئەو پرسیارانی کە ئەکرێ خزمەت گوزارەکان پێداویستەکانی ژیانیان دابی نەکرێ لەبەرەوە من دڵنیام کە هەروە داواکاری لێکم و دڵنیاشم هەروە ئەبن زۆر بە شێوەیەکی ئیجابی لەگەڵان معاملە بکەن و ڕێزیان لێ بگرن و وەڵامی هەموو پرسیارەکانن زۆر بەڕشکاونە بدەنەوە. مامۆستا عەبدوڕەحمان بە گشتی بە شێوەیەکی گشتی ڕێژەی ئەرێنی بوون یاخود نەرێنی بوون لە سەرژمێریەدا چۆنە بۆ کورد؟ کامەیان زیاترە ئەرێنی بوونەکەی یان نەرێنی بوونەکەی؟ ئێمە ساکە ناتوانانی ئەوە دیاری بکەن ئەوە دواڕۆژ دیارێکرێت کە چەنێ گرنگە بەڵام بە هەر حاڵ بەشدارینەکردن لەم پرۆسێ زەلێکی زۆر گەورەی وەکو نەتەوە لێمانەکەوێ وەکو بەرژەوەندی تایبەتی خۆشمان لێمانەکەوێ بۆیە دیسان دووبارە و سێبارە و دەبارە شێکێنەوە زۆر گرنگە هەموو بەشداری ئەم سەرژمێرێ بکەن و ئەمڕۆ ئەوەی کە ئەتوانی خۆی بگەێنێتەوە بۆ کەرکووک ئەبێ بگەڕێتەوە بۆ کەرکووک لە کەرکووک بێ بە تایبەتی بیانە بێ لە کەرکووک بێ سەرژمێری خۆی ئەگەر بۆی بکرێت لە کەرکووک بێ ئەوە لە هەمووی باشتێکە و سەلامەتترە ئەگەر هەر نەش بوو ئەبێ لە هەر کوێکە بێ بەشداری بکات و کەرکوچی بوونی خۆی بسەلمێنێ بە پێی ئەو مستەمسەکانی بەدەستیەوە هەیە بەڵام دووبارەی ئەەکەمەوە ئەمڕۆ کە دەرفەتێکە بەدەست هەموو لایەنەکانەوە هەوڵ بدەن بە هەموو توانەکەن ئەمڕۆ خۆیان بگەێنە کەرکووک بۆی کە بیانە کەرکووک ئامادە بن و ئەم دەرفەتە گرنگە لە دەست خۆیان نەدەن و دواڕۆژ پەنجەی پەشیمانبوون نەگازن. کاک عەبدوڕەحمان زۆر سپاس بۆ قسەکانت من ئومێ دەکەم کە خەڵکی کەرکووک خەڵکی ناوچە کوردستانی کێشە لە سەرەکان بەپێی ڕێنماییەکانی جەنابەت بکەن چکە ئەو قسانی کەیکەی هەمووی لە خەمی کورد و دۆزی کوردایە. دووبارە سپاس بۆ ئامادەبوونت ئەرکت کێشە. زۆر سپاس کە لەگەڵمان بووی. سپاس بێش دەست. لە گەڕەک و ناوچە کوردیەکانی کەرکووک کێشە بۆ ئامێرەکانی دەستی بژمێرەکان دروست بووە. سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیرانیش دەڵێت هەموو ئاسانکاریەکمان کردووە بۆ گەڕانەوەی کەرکووکیەکان و لەسەر خەتین لەگەڵ حکوومەتی عێراق بۆ چارەسەرکردنی هەر کێشەیەک کە دروست بێت. مام خالی داتۆتە لای تیمەکانی سەرژمێری و دەیەوێت ناوی تۆمار بکات بەڵام بەهۆی ئەوەی لە ماڵ نەبووە ژمارەدانانی بۆ نەکراوە. خۆی حەق بوو هەن نەمان کردایە لەبەرەوە مادا کە کرا ئەبێ قاپەکەمان بکەینەوە کە ئێمە بە گشتمانەوە ئەبێ بڕۆین سەرژمێری خۆمان بکەین. حکوومەت یاریێمی کوردستان کاراسانی کردووە بۆ گەڕانەوەی ئەو خێزانانەی کە خەڵکی کەرکووکن و لە شارەکانی هەرێمی کوردستان نیشتەجێن. بۆ کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارێرم بەڕاستی مانایەکی تایبەتی تری هەیە و ئەبێتە سڕینەوەی هەموو ئەو ئاساوارانەی کە لە پێشوو هەبووە بۆیە داوا لە هەموو هەونیشتیمانیانی کەرکووک و هەروەها ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارەی هەرێمەکەم بگەڕێنەوە لێرە خۆیان تۆمار بکەن و لێرە سەرژمێریش بکەن و ئەمە بێتە پامێکی گرنگ بۆ ئایندەی خۆیان و داهاتووی گەلەکەمانیش. تیمەکانی سەرژمێری کێشە لە تابلێتەکانی دەستیان دروست بووە بە تایبەتی لە گەڕەک و ناوچە کوردیەکان خەڵکێکی زۆر ناویان تۆمار نەکراوە. داواکاری لە خەڵک بە زووترین کات بێ ناوخۆی تۆمارکە لە بەرەوەی کاتەکە زۆر کەم ماوە یان کاتێک زۆر کەم ماوە داواکارین لە خەڵکەکە زیاد بە زووترین کار بێن ناخۆیان تۆمار کرد. هەموو گلێ و تێبینیانەی کە کوردی بوو لەسەر پرسی سەرژمێری ڕەنگە جێگەی نەکرابێتەوە لەلایەن حکوومەتی عێراقەوە بۆ ئەم بابەتە بەڵام دوجار دەرفەت لە بەردەم کورد نەماوە و تەنها ڕێگە کە ماوە ئەوەیە کە خانی خەڵک بدات و بەشداری لە پرۆسی سەرژمێری بکات. سۆران کامەران کوردستان 24 کەرکووک. چاکار من دڵیام خەڵکی کەرکووک خەڵکێکی زۆر کورد پەروەرە خەڵکێکی زۆر نیشتیمان پەروەرە هەمووان ئەگەڕێنەوە کەرکووک ڕەسەناتی خۆیان ئەپارێزن و ڕێژەی دەنگی کورد لەوێ زیاد ئەکرێتن کە بەشداری لە سەرژمێری بکەن. پشتیوان بخوا مادەم لایەنە سیاسیە کوردیەکانیش هەموو پشتیوانیشان بۆ خەڵک و هەموو دڵنیاییشان بە خەڵک داوە کە هاوکار بن بۆ بژمێرەکان چکە هیچ ئەشکالێکی نیان ئێمە سەرژمێری بەداخەوە ینیوەی کە من بینیمە لە سوۆسیال میدیا لەم چەند ڕۆژەیە ئەها شت ئەبینیت
کۆمەڵە پرسیاری تیا ینی هەمووی هەدەف و ئامانجی خۆی هەیە ئێستا بۆ نمونەیەکێک لە پرسیارەکانە ئەڵێ ئایا کەسێگەیە لە ماڵەکەتانە بتوانێت بە قورساییەکەوە بە قادرمەیە بشێتە خوارەوە یان سەر بکەوێ یعنی ئەم جۆرە پرسیارانی تایە هەمووی بۆتە ئەوەی کە چۆن بڵێ بە جۆرە لە جۆرەکان کاردانەوەی سۆشیال میدیای لێ بکەوێتەوە بەڵام هەچ پرسیارێک لە ناو ئەو داتایە هەبێت حتمما ئامانجێکی خۆی هەیە ئەمە حکومەتی عێراقیە حکومەت یارێمی کوردستانە ئەگات بەوەی کە چەند کەس کرێچیە چەند کەس خاوەنی ئۆتۆمبیلە چەند کەس نەخۆشە گەنج چەند کار دەکاتن و هەروە شاکار پێشتریش لە ئێستا ئاماژەمان پێدا کە نەترسن لەوەی زانیاریەکان بدەن چونکە هیچ زانیاریەکان بڵاو ناکرێتەوە هەموو زانیاریەکان پارێزراو دەبن و دڵنیا بن لەوەی کە ئەم سەرژمێریە لە بەرژەوەندی کووردا دەبێتن چونکە ڕێژەی کورد بە بڕای من زیاد دەکاتن. پشتیوان بەخوا ئەوەی کە لەسەر ئێمەی ڕاگەیاندکارە ئەوەتان پێ بڵین کە لایەنە سیاسیە کوردستانیەکان گرنتی ئەوەکەن زۆر بە سادەیی زۆر بە ڕیلاکسی وەڵامی هەر پرسیارێک بدەنەوە کە لێتان نەکرێت چکە ئەمە دڵنیابن بۆ هیچ جێگەیەکی تر ناچێ و لە بەرژەوەندی خۆتە ئەگەر شاکە ڕێژەی دەنگی کورد زیاد بکرێمە دەتوانین زۆر بە ئاسانانە داوای مافی خۆمان داوای بودجەی خۆمان لە عێراق لە بەغدا بکەین چونکە ئێمەش ئەگەر ڕێژەکەمان زیاد بکرێتن بە ڕێژەیەکی زۆر ئەتوانین دەگمان بەرز بکرێتەوە بەتاکید پرۆسەکەش پرۆسەیەکی جیهانیە ینی ئەمە مێژوەکەی بۆ میسڕێکۆنەکانە گەڕێتەوە شتێک نییە بڵێ ئەمە تەنها لە عێراقدا ئەنجامەدرێ دواتر ڕۆمانەکان ئەنجامیان داوە یعنی گرنگی خۆی هەیە هەموو سێکتەرەکانی کۆمەڵایەتی بێ هەرچی سێکتەری ئەم ژیانە هەیە لەو سەرژمێریە باس ئەکرێ. بەڵێ ڕێک شاکاروە گرنگەکەی لەوەیە کە 27 ساڵە کە ئەم سەرژمێریە نەکراوە ڕێک لە عێراقا نەکراوگینە ئەگەر بێت و ئاماری با بڵین ساڵەکانی کوردستان حساب کرێت تقریبان 37 ساڵە سەرژمەری لە هەرێمی کوردستان نەکراوە ئەو ساڵی کە لە عێراقا ئەنجام درا بە حکمیەوەی کە هەرێمی کوردستان و عێراق بە بارودۆخێکی نەهەموارە تێپەڕین حکومەتی هەرێم لەگەڵ ئەو لە تاو نەبوو حکومەت بووە خاوەنی پەرلەمانی خۆی بووە خاوەنی هەرێمێکی خۆی لەبەرەوە یعنی ئەم سەرژمێریە زۆر زەرورە بۆ تاکی کورد بەڕاستی. شاکار بازیاتر گفتوگۆ لەم بارەیەوە بکەین ئەم بابەتە زۆر چڕۆپڕە زۆر ڕاکێشێت شێخ گەیلان تاڵەبانی جێگیری یەکەتی زانانی ئاینی کەرکووک میوانە لەگەڵمان بەخێر بێت مامسا. زۆر سپاس بۆ بەڕێستان سڵاو بۆ هەموو بینەران و هەموو لایەک. فارسکەتی ڕاوشکاری ئەنجومەنی ڕوحانی ئێزیدی و ئەندامانی بنکەی لاڵش دهۆکێت گەلمەدابی سپێدە باش. سپێدە باش زۆر سپاس. بالەوە دەست پێکەین وەکو پیاوانی ئاینی چی بەو کەسانە دەڵێن کە نایەنەوێ بەشداری پرۆسەی سەرژمێری بکەن ئامۆژگاریتان چییە؟ شێخ گەیلان. باڵێ بە ناوی خۆی گەورە و میهرەبان بەڕاستی ئەم چەند ڕۆژەوە بە تایبەتی ئیمڕۆ ئەم دوو ڕۆژەی ماوە ڕۆژی با بڵێن نەتەوایەتیە و ڕۆژی ئەوەیەکەوە ئێمە خۆمان بسەلمێنین و بوونی خۆمان دەربخەین لە خاکی خۆمانایە چونکە بە حەقیقەت ئێمە چەندین ساڵە و چەندین با بڵێن پێشوو ئەگەر لە یەک بدەیتەوە هەموو خەبات کراوە و شۆڕش گێڕاوە هەمووی لە پێناوی خاک بووە. ئیمڕۆ ئەم سەرژمێریانێکەوە دەکرێت بۆ ئەوەیە کە تۆمار بکرێ ئەو هاوڵاتیانە بزانە لە چۆ دەژێن و بوونیان چەندێکە و بە پێی ئەوە بە حەقیقەت دوای کۆمەڵێ ئەگەر بۆ ئێستش نەبێ بۆ داهاتوو کۆمەڵێکی بڕیاری سیاسی و اقتصادی و زۆر گرنگ بدرێ لەسەر ئەم سەرژمێریانە هەرچەندە ئێستا هیچ دیار نییە بەڵام ئەوە بێگومان خۆی سەرژمێری بۆ ئەو بابەتانە دەکرێت. جا لەبەر ئەوە بە حەقیقەت قاعیدەیەکمان هەیە مەنتەقیە لە هەموو ئاینەکانە هەڵێ هەر شتێک ئەگەر بێت و فەرز پێی تەواو نەبێ ئیلا بە ئەو نەبێ ئەوەش دەچێتە خانەی فەرزەوە
ئێمە وەکو مامۆسای ئاینی داوا دەکەین لە هەموو هاوڵاتیانمان و بە تایبەتی لە ملەتی خۆمان ئەمە پێشگوێ نەخەن، ئەمە دووجار قانزانجیتیا هەیە بۆ خۆیان و بۆ نەتەوە بۆ ملەتەکەیشیان بە حەقیقەت. و ئەگەر بێت و پێچەوانی ئەوەیشەوە ئەگەر بێت و ئەمە نەکەن یەکەم زەرەرمەند خۆی دەبێ، خێزانی دەبێ لە کۆمەڵێ ماف لە دەست دەدا بە حەقیقەت. و پاشانیش ڕەنگە ئەوە زەرەرێکی وا دروست بکە خوا نەخواستە لە داهاتوایە وەکو ڕێژەی نەتەوەکان کە بڕیاری سیاسی و اقتصادی و حتا لە بواری خزمەتگوزاریشەوە با بڵێن ئەوانە هەموو تەسیراتی هەبێ لە داهاتوو. دەستخۆش شێخ گەیلانەمەوێت پرسیارێک لە کاک فارس بکەم. کاک فارس تۆ ئامۆژگاری چییە بۆ ئەوانی کە ئەڵێن ئێمە بەشداری لەو پرۆسەیە ناکەین؟ زۆر سپاس، بەیانی باش بۆ وێنێجا و بخێراتنا میوانێوە دکەین و بەیانی باش بۆ بینەرین کوردستان 24. سەرژمێریە گشتی یان گوت تعداد سکانی پرۆسەسێکی گەلێکی گرنگە هەمی جیهانێ تێتە ئەنجامدان. العراقیژی پلان ئەو بوو گوت هەر 10 ساڵان جارێکی ئەف عملیە بێتەکردن بۆی چەندێگە بەرچاوڕۆنیەک بۆ حکوومەتی دیار ببێ بۆ گەشەپیدانێ بۆ پێشکەشکردنا خزمەتان بۆ خەڵکی. ساڵە 57 حتا ساڵە 1997 چەندین جارە ئەف پرۆسە هاتبووی ئەنجامدان. لەش 97 حتا نۆکە 2024 جارێ نەهاتبوو ئەنجامدامش بەروان وەزعین هەکە عراق تێرە دەرباس بووی 2003 و 2014 و حتا نۆکە ژبەروێ چەندێ ئەف تعداد سکانیە یان سەرژمێریە گشتی گەلەکە گرنگە دەبێت خەڵک هەموو بەشداریەتی دەبکە ژبەر ئەو ئەڤە بتنێ پرۆسەکە بۆ کۆمکردنا داتا بۆ چاوڕۆنی بۆ حکوومەتێ دیار ببێ بەشداربوونا خەلکێ لەبێ پرۆسێسێدا ضامنکردنا بۆ مافێوان یعنی وەختی تو زانیاریان خۆیان درست بۆ حکوومەتێ پێشکەش بکی حکوومەتجی دێ اعتیمادی سەروان زانیارەکە و دێبکارێ خەدەماتە و بودجێ و میزانیە و هەموو تشتال دیفوان زانیاریان درست بۆ خەلکێ تەقدیم کرد. مامۆستا شێخ گەیلان، کوردستان 24 هەمیشە مینبەری گەیاندنی پەیام بووە لە پرۆسە نیشتیمانیەکاندا. ئەم پرۆسەیەش بە گوێرەی لایەنەکان بێ بە پرۆسەیەکی نیشتیمانی دادەنرێتن. ئێوە تا چەند وەکو زانایان وەکو مامۆستایانی ئاینی گرنگی بۆ پرۆسەیە دەدەن و داواکاریتان لە هاوڵاتیان چییە و چیان پێ دەڵێن ڕۆڵی ئێوە لەم پرۆسەیەدا چی بووە؟ لە مینبەری بەڕێستانەوە دەستخۆشیتان لێ دەکەین بەڵێ ڕاستەوایە ئەم کەناڵە کەناڵێکە کە خزمەت دەکا بە با بڵێن ملەت و جەماوەری خۆمان و دەنگێکە کەوا بۆ هەموو شتە ڕاستیەکان بگەێنێ بە شێوەیەکی عام. ئێمەش وەکو مامۆستا و زانایانی ئاینی ئیسلامی کوردستان و کەرکووکیش بە حەقیقەت داواکارین لە هەموو هاوڵاتیان ئەوە مافی سەرەکی خۆیانە کە ناوی خۆیان تۆمار بکەن هەموو لایەک وەکو خۆی چۆنە بەڕاستیەکەی هەموو بێن بۆی مافیان بزر نەبێ سبەینێ بۆی کەوا چەواشۆ دروست نەکرێ لە بڕیارەکانی داهاتوودایە بە حەقیقەت. بۆیە ئەمە واجبێکی نەتەوایەتیە، واجبێکە هەموو کەسێک ئەچێتە ژێر ئەستویەوە و ئەبێت تەحملی بکا و هەڵێ بگرێ. بە تەنانەت پێغەمبەری ئیسلام دەفەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته، هەمووتان بەرپرسن و بەرپرسایەتی دەچێشن لەسەر ئەو مەسئولێتی کە هەتانە. تەنانەت سەر و خێزان بەرپرسە لەسەر ئەو مناڵانەی لەسەر خێزانی، چونکە ئەمە لە سبەینایە دوایی تەنانەت بچووکترین شت بۆتان باسەکەم کە تەعیناتێک ئێمە بڵێن بە نسبەتی کەرکووکەوە کە دێتەوە دەنێرێ بۆ محافەزە بزان 57 ئایا تۆ لە کەرکووکە یان نا بەپێی ئەوە بڕیار دەدرێت تەعین دەکرێ یان ناکرێ. یعنی زەرەر دەدا واتە لە خۆی و لە خێزانی خۆی ئەگەر ناوی خۆی تۆمار نەکە.
جگەلەوەی کەوا سبەینێ تەنانەت بۆ هەموو شتەکانی تر وەکو با بڵێن کە خزمەتگوزاریەک بێ وەکو با بڵێن تەنانەت شتەکانی تر بێ کە حکوومەت پێویستی بزانێ بۆ هاوڵاتیان بیکا بە پێی ئەم سەرژمێریانە دەکرێ. فبۆیە بە حەقیقەت ئەمە واجبێکە ئاینیشە جگەلەوەی کەوا ئەمە نەتەوایەتی بێ، چونکە بە حەقیقەت ئاین کۆمەڵی ڕێنماییتیا یەک لەو ڕێنمایانەی کە بۆ خزمەتی خەڵکە. ئەوە نییە هەر ئاین ئێمە فێر بکە چۆن خوا بپەرستین. ئاین ئێمە فێر دەکا هەموو ئاینەکان بۆ دنیاش هەر شتێک باش بێ خزمەتمان بکە، ئەوە دەچێتە خانەی واجب و فەرزایەتیەوە و پێویستە ئەنجام بدرێ و هاوکاری بکرێن و تەنانەت من داواکارم ڕێز لە هەموو ئەو کارمەندانە بگیرێکەوە دێن ڕوودەکەن لە ماڵەکان و بە جوانی هاوکاریان بکەن و درێخی نەکەن لەوەی کەوا بە سارد و سڕیەوە مەسئلەکە وەرگرم بە حەقیقەت. ئەچمۆ لای کاک فارس بەشێکی زۆری ئێزدیەکان لەسەر ماڵ و حاڵی خۆیان نەماون ئاوارە بوون بە بۆنەی ئەو کارە ساتانی کە لە ڕابردووەوە بەسەریان نەهات. ئایا ئەمە چۆن تەعاملی لەگەڵە کرێ؟ ئەوانی کە ئاوارن چی ڕێکارێکتان بۆ گرتوونەتە بەر؟ ئەتوانین زانیاریم بیتێ لەو بارەیەوە؟ تأكيد وكي ما إشارة بداي أو سرجميرياري بابتكي جرينجا بس دفيت سقامگیریەک هەبێت بێت بیئەکە مناسب هەبێ ئینفراستراکچەرێکی درست هەبێت دا ئەو پرۆسێسە بێتە ئەنجامدان. مخابنی بە دوو کێشەیەت هەین المنطقة شنگال گوت ئاکنجێ دوێ بارە بتر ئێزدینە ئێک ئەف منطقة بەر و بکە بە بنهێرەشن تیرۆریستên داعش دە و خەلکێوێ منطقێ دەرکەوێ و نازح بێ یان مهاجر بێ بۆش دەربێ وڵات ئەف منطقة ئێکیش وان دەبەرین خارجی ئیدارە هەرێمە دەبەرین کوردستانیش دەربە ئیدارە هەرێم یەن گوت عائدی مادە 140 یا دەستوری عراقینەیان گوت عربی بژنێ المناطق المتنازع عليها ئەکەم بەری خۆ بدنێ کێشا منطقاشن گال و مادێن 140 هەمیا ئەدڤیال دیف دەستوری عراقی دیف مادە 140 سێ قۆناغین جدارە دەرباس بووە حتا ئەو کێشە هات بە حەلکردن ئەو ژی قۆناغێن نۆرمەلایزیشنن قۆناغێت پشتینگێت سەرژمێریە و پشتینگەش نۆ ڕفراندۆم و تەحدیدکردنا مەسیرێڤان منطقایە لێ مخابنی بە ئەو مەرحەلە ئێکێ یا نۆرمەلایزیشن یان گۆ وەزع بزڤڕە سەر وەقتی بەری نۆکە بەری تەعریبێ بەری ئەو تعداد خەلکی هاتیەکردن و تعویضاوی خەلکی بێتەکردن ئەو قۆناغە هەمی نەهاتیەکردن نۆکە دێ سەرژمێری دەست پێکە خاڵە دوێژی ئەو یا گۆ خەلکێڤان منطقە 2004 دێ پشتی هێرەشە داعش سەر چنگالێ جهواري خواب جهيلانه نل جهيت خويد اصلينا لي بس ما دام بو امر واقع ما دام دي اف بروسيس ايتا انجام داون جبر جرينجاوي جبر قلت هر 10 ساله جارك تتاجيران ام داخوازش خلكي خو هم يمكن خلكي ميشن قال همو بجداري الفي بروسيس ذا بكن هر ايكيب كاري بجه بزفره جهه خوي اصلي دەبارێت خۆیان منطقێت خۆی درست ئەلوێ دەرزانیاریان خۆ بدە تیمێن سەرژمێریاری لوێرێ داخل بکن زانیاریان درست gelek باشترە هەکە نەکە ئارنجی ئەوێ دەبێت وەختێل کەمپێت نازەحان دە سەردانەوان تێتەکرد درستیل گەلوان تیمە هەماهنگیەکە باش هەبێ بۆوان بگنە دیارکردن کە جهێوانی کێبن کێ دەربوو و چ ئەگەری نازەح بووینە و نۆکەل کێرێنە وان البەرەکەن گێ بزەڤڕن و هەموو زانیاریان درست بدنەوان ژبەر بڕاستی ئەف داتاوەکی مەگوتی دێنە کۆمکردن ئەڤە مادەکە خامە داتاین بژنێ ڕۆ داتا بنگلیزی ئەڤە دێ بۆ حکوومەتێ بۆ ریسێرجا بۆ ئەنەلایسێ دێ تەحلیلکن دێ دیراساتە سەرکن دیارکن کە پرسیارەکە مامۆستا شێخ گەیلانە بکەم مامۆستا شێخ گەیلان هەندێک هاوڵاتی کەرکووکی هەن کە بۆ بەرژەوەندی خۆیان بۆ نەوت بێ بۆ بەنزین بێت ئەگەر ڕۆژانەش بێت ئەگەڕێنەوە بەڵام بۆ ئەم سەرژمێریە ئەڵێن ئێمە ناگەڕێنەوە ئایا چیت بۆ ئەوان هەیە؟ بەڕاستی یعنی ئەگەر هەر کەسێک زەرەر بەخۆی و بەنەتەوەکەی بگەێنێ و بە خێزانی بگەێنێ گوناحبارە ڕووی ئاینی شەرعەوە با بڵێ
گوناحبارە بەڵێ من لەمێ فتوا دەدەم هەر کەسێک زەرەر بە خۆی بە ملەتی بە نەتەوەی بدا ئەوە گوناحبار دەبێ چونکە بە حەقیقەت ینی لەوانەیە نەگەڕانەوەی زەرەرە لە میلەت وانە مامۆستا زەرەرە لە میلەت زۆر دوور نییە سبەینێ ئەم سەرژمێریانە ببێتە داتایەک بەکاری بهێنن بڵێن ئەوەتانی ڕێژەی کورد لەم شارە ئەوەنەیە مستحقاتان کەمترە و زەرەر دروست ببێ لەسەرکە ئیستا نایکەن بەڵام لە داهاتوو ئەگەری هەیە با بڵێن چۆن 57 کرایە سەرچاوەیەک دوایی بەکارهێنرا ئەمەش ممکنە ئێستا بیکەن بەڵام لە داهاتوو وەکو وەرەقەیەک بەکاری بهێنن ئەو کاتە بە حەقیقەت زەرەر لە نەسەر نەتەوەیش دروست دەبێ بابڵ زۆر دوور نییە لێتان ناشارمەوە لەوانەیە ئەمە ببێتە بنەمایەک سبەینی ئەوەی ناوی خۆی تۆمار نەکا مافی دەنگدانی لەم شارە نەبێ کە تۆ مافی دەنگدانت نەبوو معنای وایە تۆ ڕێژەی کورسیەکانت کەم دەکا سیاسیان زەرەر دەکەی زەرەر دروست دەبێ بۆ ملەتەکەت بە سەرژمێری زۆر گرینگە ئەوەی بڕاتە نا مافیەوەی کە خێزانێک بەشداری نەکات مافی خێزانێکی تراخواتن چونکە بێتەوە ئەوەی ڕێژەی بەشداریکردنی کورد لەو ناوچەیەکەم بگرێتن وایە بەڵێ زۆر ڕاستە بە حەقیقەت ئەمە زەرەر دروستە بێ یەکەم بۆ خێزانی خۆی کۆمەڵێ مافی لە دەست دەڕوا سبەینێڵێ لەو شارە ناژێی ڕەنگە تۆ هەر بچووکترین شت لە ڕووی بایعیەوە لە ڕووی وەرەقەی نەوتەوە لە ڕووی بەنزین ئەوانش تووشی زەرەر ئەبێ ئەڵێ تۆ لە کەرکووک ناژەی مافت نییە ئەمجا لە ڕووی تەعیناتەوە لە ڕووی خزمەت گوزاریەوە ئەمانە هەمووی بۆ خۆیەتی جگە لە نەتەوەکەی ئەمجا دوایی بەرژەوەندی نەتەوایەتی دێتە پێشەوە بە حەقیقەت کە ئەوە پێش هەموو شتێکیشە بەڵام ئەبێ مرۆڤ وابیر بکاتەوە کە قازانج بە خۆی بگەێنێ بە نەتەوەکەیشی بگەێنێ نایەڵێ خوێنی شەهیدانمان بە فیڕۆ بڕوا ئەو خەباتەی چەند ساڵەی کەوا کراوە بەسوک و بە ئاسانی بە فێڵێک بکرێ لەوانەیە ئەمە ئێمە ئینشاڵە حوسنی نییەمان هەیەی هەم کەس ناکەین و دەستخۆشی لە سەرکردە و لە سەرۆک وەزیرانی کوردستان و هەموو قیادەکانی خۆمان دەکەین کە بە خەمخۆریەوە هاتوونەتە ساحە و زۆر لێ کۆڵاونەتەوە بەڵام ئەوەنە پێوە دراوین ئێمەی کورد ئەوەنە فێڵمان لێکراوە ئەوەنە بە حەقیقەت چەساوینەتەوە با بڵێن یعنی زۆر مەترسی هەیە لە ناو دڵمانایە ئێمە نایشارینەوە ئەترسین سبەینێ ئەمیش ببێتە وەرەقەیەکەوە زەرەر دروستکە لەسەر کورد بۆیە بە حەقیقەت ئێمە ئەوەی کەمترین شتەکە لە ئێمە داوا کراوە بین مافی خۆمان نێڵین بزر بێ و خۆمان بسەلمێنین و کە بزانین ئێمە کوردین لە شارەکە هەین و بوونی خۆمان ناوی خۆمان تۆمار بکەین سبەینێ ئیتر هەرچی ئەبێ ئەوە ئیتر ئەیدەینە دەست با بڵێن قیادەی کوردیەوە و ئەوان دەتوانن زیاتر ئینشاءالله داکۆتی بکەن لە هەربژی شێخ گەیلان ئەچمۆ لای کاک فارس وەکو دوایین پرسیار ئەوەم پێ بڵێ پەیامی پیاوانی ئاینی چییە بۆ ئەو سەرژمێری سبەینێ ینی حەزەکەم بە گەرم و گوڕیەوە داوا لە خەڵک بکەی کە لە پێشوازی ئەم سەرژمێریە بن چکە بەڕاستی بابەتێکی هەستیارە زۆر سپاس بەس بۆ زانین من پیاوی ئاینی نینم من دکتۆرم پیاوانی ڕۆحانی و ئاینی ڕاوشکارم لەگەل جڤاتی ڕۆحانی ئەو میری ئێزدیان جەنابی میر حازم تەحسین بەکبەری چەند ڕۆژە داوا لە هەموو ئێزدیا کرد بە گەرمی بەشدار بن بێ پرۆسێش بەر ئەف پرۆسە گەلێکە گرنگە بۆ ئێزدیان و بۆ تەحدیدکردنا مەسیرێوان و پاشە ڕۆژەوان هەر بژیت کاک فارس ئەچمەوە لای شێخ گەیلان شێخ گەیلان بە گفتوگۆگەشمان زیاتر لەو قاڵ بە جدیاتەیان نەبێ پامێکیش بۆ ئەوانە بنێرە کە بە 3-4 نەفەرەوە ئەچنەوە ماڵیان کاکەیز نەبێ پێیان بڵێت علاگەیە خواردن دوو علاگە خواردن لەگەڵ خۆیانە بەرنەوە بە ئەو زەختەش لەسەر ئەو ماڵە کەرکووکیانە دروست نەبێ وەڵا ئێمە هەموو بەڕاستی کەرکووکیەکان هەموو ماڵمان کراوەیە لە خزمەتی هەموو لایەکە
هەچکە بای خۆی بە حەقیقەت ئەگەر بەکەمیش بێ ئەتوانێ خزمەتی میێوان ڕابگرێ بەڵام ئەوەی جەنابتیش باست کرد هەندە ئەسوولێکە لە ئادەبێکە لە ئادابی کۆمەڵایەتی و ئاینی ئیسلام بە تایبەتی ئینسان ئەڵێ تەهاد و تەحاب بوو ئەگەر ئەڕۆی بۆ شوێنێ بە حەقیقەت یانی ئەگەر وەکو هەدیەیەکیش بێ شتێ بچووکیش بێ هەر خۆشە بەڵام ئەوەیش نەبێت زۆر ئاساییە ئێمە بە حەقیقەت ئەوەی کە هەمانە وەکو پێشمەرگەیەک چۆن برساتیان دەچێشا لە شاخایە و ئەمانەوە و دەردەسەریان دەبینی با ئێمەش چەند ڕۆژێ دەردەسەری ببینین لە پێناوی خۆمان خێزانمان ملەتەکەمان بەڕاستی ئەبێ ڕوحی نەتەوەیەتیمان هەبێ ئەبێ یعنی هەندێک ئێمە لەو باوەڕەداین کە خەڵکی کەرکووک خەڵکی دسۆزن خەڵکی میوان دۆستن زۆر سپاس کە لەگەڵمانجا بووی باە زۆر سپاس بۆ مامسەفارشیش کە لە دهۆکەوە لەگەڵمان بوو بەڵێ شاکار گفتوگۆکەمان ئەمڕۆ زۆر چڕوپڕ بوو لە کۆتاییدا ڕووی دەمم وەکو پێشکەشکارێک وەکو گەنجێک ئاراستەی ئەو ناوچانە دەکەم کە لە ژێر مادەی ١40 کاتان لێ ئەەکەم بە هەستی نیشتیمان پەروەریمان بپارێزین با خوێنی شەهیدانمان بپارێزین هەمومان بگەڕینەوە ئەو ناوچانەی کە تیایدا سەرژمێری لێ دەکرێتن و مافی خۆمان نەفەوتێنی تا بەیانێکی تر خواتان لەگەڵ